ناکۆکیەکان و بارگژیەکانی کەرکووک دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ڕووی لە زیادبوون کردووە و وای کردووە تەواوی حزب و لایەنە کوردستانیەکان یەک دەنگوێنلەوەی ژیان و گوزەرانی خەڵک ئاوا بەڕێوە ناچێت. بە ئامانجی هێورکردنەوەی بارگژیەکان شاندێکی کۆمەڵی ئیسلامی کە نوێنەراتی هەموو لایەنە سیاسەکانی دەکرد لە پارێزگای کەرکووک سەردانی پەرلەمانی کوردستانیان کرد بە ئامانجی کۆبوونەوە و گەیاندنی کێشەکانی خەڵکی کەرکووک. ئەم وەزعەی هەرێمی کوردستان هەم بگەێنینە یۆنامی هەم بگەێنینە پەرلەمانی عێراق هەم بگەینە پەرلەمانی هەرێمی کوردستان بۆیە ئەو ئەرکەی هەرێمی کوردستانیان بە ئێمە سپارد وەکو کۆمەڵی ئیسلامی کە بین لەگەڵیانە دانشین خۆشبەختانە ئێستا ئێمڕۆ ئێمە لەگەڵ زۆربەی فراکسیۆنەکانی هەرێمی کوردستان ئێمە دانشتین قسەمان لەگەڵاکردن گفتوگۆمان لەگەڵاکردن و بانگ هێژنامەیەکشماندا پێیان بۆ سەرۆکی فراکسیۆنەکان تا بێن لە نزیکەوە حاڵ و حواڵی کەرکووک بزانن تا لەمە و دوا مامەڵەیەکی کوردیانە و کوردستانیانە لەگەڵ کەرکووکا بکرێن نەک مامەڵەیەکی حیزبیانە. ئومێدمان وایە ئەگەر فراکسیۆنەکان بێنە دەمانەوە و ئانەی بەغا بێنە دەمانەوە ئەو واسەی کە ئێستا لە کەرکووک ئاگۆزرە بیگۆڕین بە وەزعێکی تر بۆ نمونە لە نزیک کاتا کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا بکرێ پارێزگارێک بۆ کەرکووک هەڵبژێرێ و لەگەڵ ناوەندا ینی ئەو بڕیارانی کە ئێستا دەرەچێت لەلایەن پارێزگارەوە قەنەعەتمان وایە کە لە خزمەتی پێکاتەیەکایە بۆیە ئەگەر ئەم هەموولایەک یعنی بێنە دەمانەوە پەرۆشیان بۆ دۆخی کەرکووکە وەک ئاماژەیان پێدا لە دانشتەکانمانە لەگەڵیان ئەوانش بە ئامان شێوە پەرۆشن ئەگەر بێن بە دەمانەوە گۆڕانکاری لە کەرکووکە ئەکرێ. لای خۆیەوە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند پارتی وێکێتی نەیانتوانیوە ئیدارەیەکی باشی کەرکووک بکەن بۆیە دەبێت ئەم هەڵانەی ئەم جووت حیزبە لە کەرکووک کردویانە بۆ خەڵک ڕاستی بکەینەوە و وەکو کۆمەڵی ئیسلامی چی بە ئێمە بکرێ بۆ کەرکووکیەکان درێخی ناکەین. ئەو تعریبەی کە تا ئێستا لە کەرکووک و لە دەوروبەری کەرکووک بەردەوامە و ئەو سیستەمە عسکەرتاریەتەی کە لە کەرکووک ئێستا لە ئارادا هەیە و ئەو حکمی قەرەقوشەی کە هەیە لە کەرکووک کە ئێمە ئاگادارین بۆ ئەوەی کە ئێمە لە نزیکەوە گفتوگۆ و ڕاوێژ لەگەڵ لایەنەکان و لایەنەکانی پەیوەندیدار بکەین لە شاری کەرکووک و سنوورێکیش بەڕاستی بۆ ئەم پێشەلکاریانە دابنرێ. لەگەڵ ئەوەش ئێمە دەزانین کە خراپ بەڕێوەبردننی شاری کەرکووک لە ڕابردوودا لەلایەنی پارتی و یەکێتی بەداخەوە کە نەیانتوانیوە ئیدارەیەکی ڕێکوپێک و یەکگرتوو لە کەرکووک دروست بکەن لە ڕابردوو و نەشتوانتوانیوە نمونەیەکی جوان پێشکەش بە هاوڵاتیان و خەڵکی کەرکووک بە هەموو پێکاتەکانی بکەن. دەزانین کە خەڵکی کەرکووک بە کورد و بە غەیری کوردەوە نیگەرانن لە مامەڵەی ڕابردووی کورد لە کەرکووک. بڕیارە وەفدەکەی کۆمەڵی ئیسلامی بەردەوام من لە بەدواداچوون بۆ کێشەکانی کەرکووک و سەردانی پەرلەمانی عێراق و نەتەوە یەکگرتووەکان بکەن بۆ ئاساییبوونەوەی دۆخی کەرکووک. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.